داواکاری زۆرینەی خاوەن ئاژەڵ و کێڵگە گشتوکاڵەکان ئەوەی حکوومەت بە زووی چارەسەرێک بۆ کێشەکانمان بدۆزێتەوە، چونکە ئێمە ناتوانین ئەو خەرجیە زۆرە لە ئەستۆ بگرین کە بۆ بەرهەمهێنان لە کێڵگەکان خەرج دەکرێن. ئێمە هەست دەکەین ستەممان لێکراوە، چونکە نە پاڵپشتی دەکرێن و نە فرۆشی بەرهەمەکانیشمان توانای دابینکردنی خەرجیەکانمانی هەیە. ئێمە جوتیارن هەر لە زوو کاری جوتیاری و ئاژەڵداری دەکەین و پیشەی تر نازانین. لە بارێکیشدا نرخەکان لە بەرژەوەندی جوتیاراندا نەبێت، ئەوە دەبێت بۆ قەرەبووکردنەوەی ئەو خەرجانە هەوڵ بدەین زۆرترین بەرهەمان هەبێت. ئێمە بەو شێوەیە ناتوانین لە کارکردن بەردەوام بین. Estamos en una situación en la que Sí, este es el tabaco que nosotros ya una vez que está seco tenemos dispuesto para vender a las empresas extranjeras. El problema es que la nueva PAC ya viene, de hecho, con un 14%. گرفتەکە لە بنڕەتدا بەهۆی گۆڕانکاریە نوێیەکانی نەو یاسای کارپێکراوی یەکێتی ئەوروپایە کە بە ڕێژەی لە سەدا 14 پاڵپشتە داراییەکانی خۆی بۆ جوتیاران کەم کردوتەوە. هێشتا ئەوان ئامانجەکانیان لەم گۆڕانکاریەدا ڕوون نییە، بەڵام وا دەردەکەوێت کە بیانەوێت ئاسی بەرهەمهێنانمان کەم بکەنەوە، بەتایبەت لە بەرهەمهێنانی تووتندا. Es el color característico, bueno, hay diferentes tonalidades, porque el tabaco se vende por color, por... O sea, la agricultura no puede pagar los platos rotos de otros sectores. نابێت ڕێگە بدرێت جوتیاران باجی هەڵەی کەرتەکانی تر بدەن. ئەگەر گرفتەکە پەیوەندی بە باجەکان و هەیە ئەوان لەسەر ئەوان پێویستە بە هەر ڕێگەیەک بێت چارەسەری بکەن، بەڵام نەک بە زیادکردنی بڕی باجەکان. بۆ دەبێت هەمیشە جوتیاران قوربانی هەڵەکان بن. پێویستە چیتر ستەمەکان قبوڵ نەکرێن و بە خۆپیشاندانی فراوان ناڕزای خۆمان پیشان بدەین. Y luego nadie es solidario con nosotros, nadie es solidario. Entonces tenemos que salir para hacernos visibles y decir, oiga, que estamos aquí, que estamos callados durante muchísimo tiempo.